سڵاوتان لێبێت هاوڕێیان چۆنن باشن وەڵایە کورتە خەبەرەی کە بڵاوم کرد بۆ دەمێ بەلا لەبۆی کەناڵی یوتیوبەکەشم باس بکەم تاوانش زۆر قێزەوەنە من یانی بەڕاستی سێ ڕۆژە زۆر پێ بێتاقەت بوومە بۆیە لێرە باز دەکەم هاوڕێیان بەداخەوە کوردانی ڕۆژهەڵات خزمەتشی زۆری کوردی باشووریان کرد بەڵس ئەو پارتی وێچێتیە و بەحەزی شەوەکە کە حەما ببرن حتا بزوتنەوەی چەند بەرپرسەکی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامیش حەوت کادیری دیموکراتیان تەسلیم کردەوە خەڵکێکی زۆر ینی ڕۆژێکیان دروست کرد ئەو دیواری پارچەبوونەی کوردستان زۆر تۆقیان کردەوە بۆ بێسیفەتێکی زۆر گەورەیان نیشاندا تا ئێستاش بەردەوامە ئەوە دەبینن چۆن بازرگانی بە کوردی ڕۆژهەڵات دەکرێت لە پێناوی ئەوەی خوان ئەوەش مێژوشی درێژ هەیە ینی نامانەیە زۆر بچینەوە سەر لە هەفتاونەوە ئەوە ماڵی مەسعود بارزانی و ئیدریس بارزانی بە پێش سوپای داگیرکەری ئێران کەتن لە بۆ تێکدانی شۆڕشەکە یعنی ئەوان سەرڕەخنا لە پەکە دەگرن لەوە هاتە باشوور کەچی بەخوا مەسەن لە ڕۆژهەڵات بوون بە پێش سوپاکەش دەکەتن لە هێزەکانی تیان دەدا زائیدە نێچەتی پارتی لەنەوەتەکان بە سەدان کادری دیموکرات کۆمەڵیان شەهید کرد ڕادەستیان کردەوە یان تیرۆریان دەکەن تا ئێستا کەش ماوەیەک لەم کادیرشکەی حەزبی دیموکرات لە هەولێرە تیرۆر کرا هاوڕێیان ئێستا پیلانێکی وا هەیە دەبێت ئەو کەیسە گەورە بکرێت کابرایەکی کوردێکی ڕۆژهەڵاتی نێکبەت بڕیاریە سێدارەدانی لە ئێران لە دەرەچێ من نازانم چ کەیسێکە کۆمەڵایەتیە یان ئەوتە سیاسیە بێگومان زۆربیانەوەی هەڵدەر سیاسیە بەڵام نازانم ئیوەی سیاسیان نەبناوی مستەفا عەلی حوسێن دێتە دەڤەری پشتدەرێ دەر کاسبی دەکەن لەگە ماڵ و منداڵەکەی خۆی لە دەواجینی ئاوات عەبدوڵڵە بنگردی ئاوات عەبدوڵڵە بنگردی کە کادیرێکی پاراستنی لقی 11 لەوێ ئیش دەکا تەوان ئەوە کابرایە مستەفایە کوردی ڕۆژهەڵات دەیەکی نوێی 2020 ئیش دەکا دوای ماوەیەک لەکن ئەو ئاواتەی دەواجینی دەبێت زانیاری ئەو ئاواتە سەکۆ دەکاتەوە دەداتە پاراستن ڕۆژێک پێی دەڵێ شەوی سی یعنی دەبێ پارتی وەی لێهاتێ دەبێت لە سیویەکی ئابەکان خیانەتەکانیان ئۆپدەیت بکەن لە 38 تا شەوە بەیانەکەی سەعات 5 بەیانی جواب لە دوو ئەو کابرایی دەنێری درێوەرە هەندە ملکوم پارە هەیە یەکلای بکەن و 5 بەیانی یعنی هەر ئەوە جێ پرسیارە ئیتر کابراش بە ماڵەوەی دەرێت لە دەقێک دەچم موچە و یعنی تەسفیە حساباتی مادی لەگە یەکتر دەکەین دەگەڕێمەوە هەر ئەو 5 دقەیە ئەو 10 دقەیە تا ئێستاش نەگەڕایتەوە یعنی لە 38 ئەو ڕۆکە 29 نۆیە یەک مانگە شوم بزرە یەک مانگە ئەو کابرای شوم بزرە تا ئەم بنەماڵەی ئەو مستەفایە لە دادگای قەڵازە شکایەتیاندا ئاواتی کردی ئاوات کوڕەکەی کە ناوی ڕەوەزە تا ئەم ڕەوەزەم دووجار تەلەفۆنم لەوت کرد هەڵت نەگرت بە ڤایبەر هەڵت نەگرت ویستم وەکو مەسەلەیەکی ئەخلاقی ڕۆژنامەگەری قسە لەگە بکەم بڵێم بابا ئەو چیرۆکە چەند ڕاستە ئەنگۆ چ قسەتان پێیە ڕەچەنەم لەسەر چاوەکەی دڵنیام بەڵام هەر گوتم دەنج تۆ پێش دەڵێم وەکۆم ئەوان کە دەنگت تۆما دەکەین لێش دەدەی چت کرد ستان کردیان هەڵی نەگرت دووجار کردم بە ڤایبەرەکەی تاان وەکو گوتم دوای ئەوەی بزر دەبی بنەماڵەکەی ئەو مستەفای کە عادە دەچن لە دادگای قەڵازە شکایەت لە ئاواتی دەکەن دەڵێن چتەوێن دەر و نەهاتیتەوە ئاوات ڕەوازی کوڕی بە مادەی 406 قەتل و ڕفاندن بڕیاری گرتن لە بۆ دوێی دەرەچی ئاوات و ڕەوەز ینی کوڕ و باب هەڵدێنە هەولێرێ ڕێبەر ئەحمەد فشار ڕەقوبادی ملپان دەکات کە دەبێت ئەو کەیسە بە تەریقەیەک عیلاج بکەین مادەکەی بگۆڕی ئەو قوبادەی ئێستاکە نییە دەی فشە دەکات دژی پارتی و کورە قوبات دێنە سەر دەبێت تەفسیر پیاوی هەندێک ڕەخنە لە پارتی بگری ئەمە لە 2009 ئەتوو لە ناو دنیای سیاسەتی باشووری
ڕۆژە غیرەتت نەبووە ڕۆژێک مووقفەکەت نەبووە لە بەرامبەر پارتی ئێستا لەو دەزبکردنی خەڵک دەی مزایدە لەسەر خەڵک دەکەی و دەبێ حدود دەبە ئەوی دابدرێ پارتی ئەتوو بەشێکی لە سیستەمی بە بارزانی بکردنی دام و دەستگاکان و ملپانکردن و دەستگیرکردنی ئەو ڕۆژنامە نووسانە تۆ نیوەی حکومەتت لەدەست بووە دایم و سەعات ئەوان بەناوی حکومەت ئەویان کردێ بەهەرحاڵ بابەتەشکەی بەس پیشەمەکە عیب بکە شەرم لە خۆت بکە لەو انتخابات بە هیچ نمایە دەتانەوێت بە جەزبی جەماوەریەکێتی ڕابشەشنکەوە دێنە سەرتان لەو دوو ڕۆژە لایف دەکەم هیچ نەبێت لەسەر ئێوە دێم قوباد و پاڤێل هاتینە ڕەخنە لە ماڵی بارزانی دەگرن کورە بابە ئەو کۆمیدیای سەردەمە بەهەرحاڵ ڕێبەر ئەحمەد دەچیت هاوڕێیان زەخت لە قوبادی دەکە کەڵعادا بە تەلەفۆنەکە بۆ زار قوباد ئەوەندە بێ شخصیەتە بۆی نییە مەسرور ڕاستەوخۆ لەگە مەسرور قسە بکە دەبێت لەگە ئومێد سەباحە قسە بکە ئەومێد بە مەسرور بڵێ باوشی ئاریان ئەوەندە بێ شخصیەتە دەبی تەوازنی هێز بکەن کاچی من شەڕ تەوازنی هێز بە ئینسانێک دەگرێ خاوەن ئیرادە بی کەڕامەت بی مێژوشی پاچێ بێت و هەر تا دنیامان ناوێری لە بەرامبەریان سەر بەرزکەیەوە لەو گوندە ئیتاڵیا زانی چ لێ دەکەن چت لێ دەگەن بۆیە ڕێبەر ئەحمەد فشاری خستە سەر قوبادی ملپان قوبات ئەوەیە تەسلیم بووە کەالعادا کۆرەوەی غالبی گوتی ئەوانە بردن ئەوانش مادەکەی لەو گۆڕیە مادەکەی کردە بە کەفالەت بە 25 میلیۆن ئاوات کوڕەکەی ئازاد کراینە بۆ دۆستەکەیان لە قەڵازش بردی تا حاجیاوی لەبەر لە حاجیاوی حاکمەتی پارتی لێە دۆستەکە کە تەکنەوی لەم ئایندێژی زۆر نزیک ئەو کەیسێ قەپات دەکەن ئەو کوردەی ڕۆژهەڵاتیش تەنیا دەرێن ئاوات گوتیتی بڕۆن لە هەولێرێ لۆ خۆتان هەوڵی ئازادکردنی بکەن یعنی لەگە هێزەشی مەفرەزەی پاراستن بەیانی زۆرکەی سەعات 5:38 تەسلیمی پاراستن کرا پاراستن بریتیا هەولێرە لە هەولێرەش یەکێک لە سەفەکان دەبی تەسلیمی بە ئێران دەکرێت ئەگە خەڵک لەسەری بەجواب بێ هاوڕێیان من ئەو سێم شتە بێ ئەخلاقیەتە لە بۆ پارتی یەکێتی ئەوەمە منتەهین بەس ئیشی ماوەیە ڕێ بگرینەوە تاوانانە ئەو ناپاچە ئەو تاوانە یعنی تاوانە کوردی ڕۆژهەڵات پەنا لە بۆ باشوور دەبە ئاوا وەکو مەڕ تەسلیمی ئەوەیان دەکەنەوە جمهوری ئیسلامی ئێران بێشەڕەفیە فەرموو ئاوا دەگەت نەتکردیە بە خەڵک برێ و هاوڕێیان هەمووانەی بڕواناکەم بڕۆنە ئاسایشی قەڵازێ بڕۆنە دادگای قەڵازێ بڕۆن دادگای حاجیاوی بزان ئەو کەیسە ڕاستەیانە چ بێ شەرەفیەکە کوردی ڕۆژهەڵات لە پێناوی مەکسبەکی سیاسی قوبادی ملپان ئەگەر ئەتوونەبی من دڵنیام لە دەڤەری سلێمانی بەو حەجمە نابی تو پیاوی هەندێک دێ ڕەخنە لە پارتی دەگری کورە هەی فشەکەر ئەما دوماندی چییە لە سەد موقف وەڵا زۆر کۆمیدی مەغۆ بە پاڤێلی دەرێن دەبی تەوازنی قووە بگۆڕێ کورە لای فشەکەرینە هاوڕێیان تاوانەکە ئەچی هەمومانە دیفاع لەو کوڕە هەژارە بکەین مستەفایە بکەین من بۆ خۆمە و کەیسە بە دواتچوونی زیاتر لەسە دەکەم کەسی گەشت دەکەم کاتێک خۆش